بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێت. بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی نیهانی قورئان، خۆشحاڵین لە دەرفەتێکی نوێدا لە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستە بین. لە خوای گەورە داواکارین بە زیکر و عیبادەت لێمان وەرگرێن ئینشاءڵڵا، و ئێوەش بە دڵ و دەروونێکی فراوانەوە گوێمان بۆ بگرن، بەڵکو ئینشاءڵڵا ئیسفادەیەکی لێ بکەن. ئازیزان، زۆر بە پێویستمان زانی لە مەڵقەیە لەم دەرفەتە تازەیە باسی تەوبە بکەین، سیرێکی قورئانی بەرز و پیرۆز بکەین، بزانین خوای گەورە چۆن باسی تەوبەمان بۆەکە، چۆن دەرگاکانی تەوبە بۆ مرۆڤایەتی خاتە سەرپشت، مەرجەکانی تەوبەکردن و سلوبی تەوبەکردن و تەوبەی نەسوح و ئەو چیرۆکانەی کە لە قورئاندا دەبارەی تەوبەوە بۆمان باس کراوە، بۆی دەرس و ئامۆژگاری لێوەربگرین. کامانەن تەوبە هەر لەگەڵ خەڵقی مرۆڤایەتی دیارە دەرگایەکی ڕەحمەتی خوای پەروەردگاریشە، چونکە ئێمە هەر زوو تووشی تاوان و لادان بووین. دەبێ خوای گەورە دەرگاکانیمان بۆ بخاتە سەرپشت بۆەوەی بگەڕینەوە. لەگەڵ بەڕێز و خۆشەویست دکتۆر یوسف گرمیانی بانخواز کە تەشریفیان لێرەوە زۆر بە خۆشحاڵیەوە باسی ئەم بابەتە گەورە و گرنگاکەین. زۆر بەگەرمی بەخێرهاتنی مامۆستاک، یاخوا بەخێر بێن. زۆر خۆشحاڵ بووین کە لە گرمیانەوە تەشریفتان هێنا و ماندوومان کردن. یاخوا بەخێر بن. بەخێرهاتنی ئەم بەڕێزانە شەکەم، زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەکەمە ئامادەیتان هەیە و ئێوە بنە چاو گوێ و بینەرە بەڕێزانەی کە لە دوورەوە سیرمان نەکەن. خۆگەر بابەتەکەتان پێ باش بوو فەنیعمە، و ئەگەر پرسیارێک و تێبینی و سەرنج و کۆمنتێکتان هەبوو لە باتی خۆتان و لە باتی بینەرە بەڕێزەکە نەتوانن ئاڕاستەی مامۆستای بکەن لە دەرفەتی خۆیە، ئینشاءڵڵا وەڵام وەرەگرنەوە. زۆر بەخێر بێن. مامۆستایان چۆن لە تەوبە تێبگەین؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. بێگومان ئێمە وەکو مرۆڤەکان لەبەرەوەی ئینسان تووشی غەفڵەتە بێ، تووشی هەندێک حاڵاتە بێ کە ضعیف و لاوازە بێتایە، تووشی تاوانە بین. بەڵێ وەجار وایە غەفڵەتە درێژە شەخایەنێ، وەجار وایە تاوانەکان لە تاوانی بچووکەوە بۆ تاوانی گەورە شەچێ و تاوانی زۆر ترسناک و بۆ هەر لە کوفرەوە تاوان تاوەکو مرۆڤەکان جاروا هەیە بەهۆی غەفڵەتیانەوەی هەندێک ئەسباب و بی ئەو واقعوانە تووشی هەندێک تاوان و خراپەکاریە بن. تاوانیش سەبەبێکە بۆ هەرچی مەسائب هەیە کە ڕوویداوە لە تاریخە، ماچی مەسائب و بەڵای گەورە گەورە هەبووە، هەمووی سەبەکەی تاوانە. خوای پەروەردگار فەرمێت وما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم. هیچ مصیبەتێکی ئیلا بەهۆی خۆتانە نەوێ. ئەنجا ئەگەر تەماشا بکەی ئیبلیس عەبدێکی بەڕێز بوو، بەهۆی تاوان و مەعسیەتەوە ئەوە بوو بە شەیطانێکی لەعین. ئادەم لە بەهەشتا بوو، بەهۆی مخالفەکردنێکەوە کەوتە ئەم دنیایەکە و بەهەشتەی کە ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر، خۆشیەکەی قیاس ناکرێت و کەس بە داڵغەش ناتوانێت پێ بگا وەکو لە حەدیثە قودسیەکە هاتووە، بەڵام بەهۆی مخالفەیەکەوە کەوتن ئەم دنیایەکە و هەموو ناڕەحەت و شتی تایە. هەموو ئەو قەومانەی کە لە ناو چوون بەهۆی تاوانەوە بووە. سنەتی خوای پەروەردگار وایە تاوان شومی هەیە، تاوان شوێنەواری خراپی هەیە. چۆن لەم شوێنەوە خراپانە ڕزگارمان بێ، هەرچی ئەو قەومانە کە تیاچوون هەر بەهۆی تاوانەکان خوای پەروەردگار فأهلكناهم بذنوبهم، بەسەبەبی تاوانەکانیان. ئەم سنەتەی خوای پەروەردگار کەسی لێ بەدەر نییە. بەڕێزترین خەڵقی خوای پەروەردگار لە دوای پێغەمبەران ئەصحابی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم کاتێک کە لە ئوحودا تووشی مخالفەیەک بوون، قەولێکی پێغەمبەری خوا فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە مخالفەیان کرد، تووشی ئەو ناڕەحەتێ گەورە بوون و هەفتایان لێ شەهید بوو، حتا عجیبیان لێ هات. أولما أصابتكم مصيبة قد أصبتم مثلها قلتم أن هذا. ئەو چۆن ئێمە مسلمان و ئێمە پێغەمبەرمان تایە ئەوان کافر و بێدین و چۆنەوە شکست بوون. أولما أصابتكم مصيبة قد أصبتم مثلها قلتم أن هذا قل هو من عند أنفسكم.
بەهۆی تاوان و بەهۆی خۆتانەوەی إن الله على كل شيء قدير لە حنين وإذا أعجبتكم كثرتكم فلم تغني ويوم حنين إذا أعجبتكم كثرتكم فلم تغني عنكم شيء وضاقت عليكم الأرض ما رحبت أويان بويتان بزوري ناشكين لزوري ناشكين كواتا حتى أصحابي بيغمبري خاص صلى الله عليه وسلم كاد كمخالفة يعني كرت سنتي خوي بردار وايا تاوان ترسناكي تايا إنسان توشي مصيبة ناراحتي بلاءك تقواش كتركردني تاوانا همو أسبابك بختوري لدنيا وقيامة ربط كراوة بالتقوى كدور كوتنوه إلى تاوان ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب ومن يتق الله يجعل له من امره يسرا خوي پروردگار لقل يبيع كاري واسانك عاقبتي خيرك رحمي بيك سركوتويك يعني اگر تماشاي لاسي تاكو كوملغا تماشاي تقوى بكن خوي پروردگار حتى بختوري كان بيوس كردوه ولو ان اهل القرى امنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والارض كعكسي تاوان تقوى عكسي تاوانا بو رزقار مان به لشؤمي تاوان بۆی ڕزگارمان بێت لەو مصیبەت و ناڕەحەتیانە کە بەختەوەریمان لێ بە دوورە خەنەوە ڕزگارمان لە تاوان بەچی ڕزگارمان بە تەوبە ڕزگارمانە بێ ئەو خۆی پەروەردگاریش کە عەلیمە بە عەبدەکانی کە عەبدە زوعفێکی تایە بۆیە دەرگای تەوبەی فراوان کردووە و خۆی پەروەردگار تەماشاکە زانیانە فەرموون أفرميت قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم زنان مفسرين فرمون تماشاك أخوي برغار فرميت قل يا عبادي أيادات بالي خوي تشريفا ريزا بو عبدانا مجديكشا مجديكش أي بندكان جا وصف شاني كذوبة شي يا عبادي الذين أسرفوا على أنفسهم أي أو عبداني كزور زور روشون لتاوان زور روشون لتاوان يعني داتا بالي خوان يا عبادي إن جاء وصف شانك ويزور روشون لتاوان جاء نهي شانك لا تقنطوا من رحمة الله يوم ما يؤس مبن قانط مبن للرحمة خوي پروردگار إن جاء تأكيدك إن الله يغفر الذنوب خوي پروردگار أو الإفلام استغراق هم تاواني خوش به جابوا تأكيد كردون الضل آواي كردني بندكاني جميعا شخصته دوي إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم خوي پروردگار يعني زوري بيخوش عبدكي توبة بك درقاي توبة كردتو بويا زانا أنا فرمونا ما حتى لسبب نزولي ما هاتون فرمونا خلقانا كابون حزيانا كرد آخر الإسلام الله متيان إيما تاوانمان زۆر کردووە خەڵکمان کوشتووە زینامان کردووە خراپەکاریمان کردووە و ئەکثەرنا زۆریشمان کردووە پێشمان خۆشم مسلمان بین ئەم دینە عەظیمە گەورە حەزەکەن مەجالی تایە زانایان فەرمامایەتێدا بەسی ئەو کەسێک کە بە سادقی چەندێ تاوانبار بی قیاسی کە تاوانەکان بگاتە ئاستی عنانە السەما وەکو لە فەرموودەکە فەرمێ بيك توبة صادقانة أجيب كارواني أولياء خوي پروردگار خوي پروردگار توبة عبدكي بي خوشة بويا حتى لا فرمودكان هاتوا كخوي بيشو بتمسر فرمودكان خوي پروردگار فرميت وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون أي إيمان داران بقرنوا هموتان بقرنوا ولا خوي پروردگار أمر وتوبوا إلى الله بويا زانان فرمون توبة واجبة للتاوان وواجبكيشي فورية يعني من اگر انسان تاوانێکی کرد واجبە سەریع تەوبە بکە ئەگەر دوای خا بۆ ئەو دواخستنەش مخالفەی وەکوی مامۆستا عەباسە ئاماژەی پێکرد یادمانی خستەوە بە ئەمر هاتووە بۆ ئەوەیش مخالفەیەکە کە تۆ تەوبەکە دواخی بۆ ئەو دواخستنش پێویست بە تەوبەیە وتوبوا إلى الله جميعا أيها المؤمن بو لعلكم تفلحون بەڕێوەی دواخستنەکە ئەشی ئەم دەرفەتت هەر لە بەربەرێ بۆ یەکجاری تۆ نازانی کەی دەمری کەی دەگەڕێیتەوە يعني زنان أويان أمر بيه كردو لأن تو أجل شتيكي غيبية ديار نية بويا تاوانيش تاوان راكيش بو أو إكبر وتاواني كي ترند با قطعيكي توباكي كتوبة شد خوي پروردگار برانبر ببندكاني رحمي زور فراوانا تو بمرجك أجر بمرجكاني بيالسيان خوي پروردگار فرمي ومن لم يتوب أجر توبش نكي جاري كي فلاحي دسكي فلاح چییە
خۆی پێغەمبەر فەرمێ وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون. فلاح بردنەوەیە کە خەساری بەدوان نییە. فلاح بەدەستخستنی ئەوەی کە ئەتەوێ لە ڕزای خۆی پەروەردگار و بەهەشت و نعمەتەکانی و ڕزگاربوون لەوەی کە لێ ئەترسی لە غەزەب و تووڕەبوونی خۆی پەروەردگار و سزاکەی. ئەجا زانیان فەرموویانە خۆی پەروەردگار بەشری کرۆ بە دوو بەشۆ ومن لم يتب فأولئك هم الظالمون. ئەگەر تەوبە نەکەی تۆ زاڵمی. ابن رجب حنبلية فەرمێت ضرورە ئینسان هەموو شەوێ تەوبە بکە و هەموو ڕۆژە تەوبە بکە بۆی ئەم ئایەتە نێگرێتەوە. چونکە لەوە چێ لەم ڕۆژە تۆ هەندێک تاوانت کرد بێ بۆ بەبێ ورد بیتەوە لە ژیانی خۆت ڕۆژانە ورد بیتەوە بزان کە خۆی پەروەردگار فەرمێت یا ئەیها الذین آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله. ورد بەرەوە بزان قسەکانت هەڵوێستەکانت مواقفت تعاملت لەگەڵ دایک و باوکتە لەگەڵ خەڵکە لەگەڵ دراوسەیە لەو ڕۆژە چی ڕووی داوە کەم تەرخەبیت لە عیبادەتەکان و تەقسیرت نەبوونی خوشوع لە نوێژ و ذکرەکانت ورد بیتەوە ئەنجا بزان چی تەقسیرت لێ کرد تۆبەی لێ بکە. سەرێ بکەم بچینە ناو هەندێک وردەکاریەوە چنەی مەوزە من ئەمەم بەس بە نەزەرا هاتیانی خوا پەنامان بە ئەگەر تەوبەکردن بوویە هەموو ڕۆژێک نابێتە شتێکی ڕۆتینی مەبەستمەوەیە بڵێم تەوبە بێت لە گوناهێکی دیاریکراو بێت لە بەرچاوت تۆ گوناهێک کردووە خولیاتە کێشەتە بۆتە موسیبەت گرفتێکی گەورەی بۆ دروست کردووی تەوبەیەک لەم گوناهاکی کە لە بەرچاوتایە لەو گوناهاکی کە لە خەیاڵتایە لەو گوناهاکی کە بۆتە گرێکی دەرونی بۆ نمونە هەر بەدڵەتەوێت بگەڕیتەوە لەم هەڵەیە بەڵام کەسی وامان هەیە تەوبە ئەکا وەکو شتێک کە هیچی لە بەرچاو نییە هەروە تەوبە ئەکا هەر فێر بووە تەوبە ئەکا هەر وەکو زیکرێکی ئاسایی تەوبە ئەکا ئەمە چۆنە؟ والله حتما وەکو جەنابەت ئاماژەت پێ کرد تەوبە شروفتی هەیە مەرجی هەیە مەرجی هەیە تۆ جارێت تەوبەکردن زانیان فەرموویانە هەر لە تاوان نییە جاروای لەو عیبادەتانەی کە ئیکەی لە تەقسیرت لە عیبادەتەکان تۆ تەوبە تەماشا کە سونەت وایە لە دوای هەموو نوێژەکە بڵێ چی هەر سەلامت داوە ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله سنەتە لە دوای شەو نوێژێکی درێژ خۆی پەروەردگار فەرمێت کە باسی شەو نوێژیانەکە والمستغفرين بالأسحار قليل من الليل ما يهجعون شەوگارێکی درێژ لە عیبادەت بوون کۆتاییشیان چییە لە کۆتاییشەکە ئەسحارە ئیستیغفارەکەن حتى لە باسی حەجەکە لە کۆتای حەجە ثم أفيضوا من حيث أفاض الناس واستغفروا الله. حتى إمام أبو بكر الصديق وابن عباس كانت سورة النصر دابز إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفره. بۆ گریانەوە وتی چێوەتی و ئەجری پێغەمبەری خۆیان ساوزە صحابە وتی حتا جارێکیان دەڵێن بە ئیمامی عومەر وتیانە تۆ زۆر گرنگی بە ابن عباسە دێتی ابن عباس پێم خۆشە لە مەرجێکە کۆیان نەکاتەوە ئەڵێ ئەم ئایەتە چۆن لێ حاڵیە بن إذا جاء نصر الله والفتح تا کۆتایی وتیانەوە نەسری خوای پەروەردگار دێ و مسلمانان هەمووی فەوج خەڵک مسلمانە بێ و بە ابن عباس وتیوە ئەجری پێغەمبەری خوا ساوزە ئەوەیشی تایە ئەمەشی تایە بۆچی ئەجری پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم فەرمووی لە دوای ئەو هەموو جیهاد و ماندووبوون و داوای کە پێغەمبەر سەڵەم کردی لە کۆتایی کە داوای ئیستیغفارەکە دیارە ئەمە کۆتایی ئیشەکەی پێغەمبەری خوا سەڵەم چۆن لە دوای نوێژە داوای ئیستیغفارەکەی و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕۆژێکە زیاد لە 70 جار ئیستیغفاری کردووە سەحابە لە یەک شوێنە ژماردوومانە 100 جار وتوێتی اللهم اغفر لي وتوب علي تا کۆتایی یعنی ئەمە تۆ جاروای لە تەقسیرە ئەو نوێژەکە ئیکەی ئایا بەو شێوازێکی ئێمە نوێژەکەمانەکەین لایقە بەخوای پەروەردگار بۆی پێویستمان بە ئیستیغفارە لە دوای نوێژەکە قەزمەوەیە کە ئینسان ئێمە باسی تەوباکەین ئەمە تەوبە زانیانە فەرموون چەند ئاستێکی هەیە جاری ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێ کرد ئاستی تەوبە تاوانەکانەوە بۆ تاوان گەرەکە تەوبەی لێ بکەین وئیلا تۆ بترسی مصیبەتی ئەو تاوانە تووشی مصیبەتێکت بکات چونکە ئەگەر ئینسان بە نەسیحەت و ئامۆژگاری کە ئەکرێت کە تاوانەکەی نێتە سەر ڕێگە جاروا هەیە کە ئەگەر بە نەسیحەت نێتە سەر ڕێگەی ڕاست و تەوبەنەکەی مصیبەتێک بەخەبەر تەکاتەوە ولقد أخذناهم بالعذاب لعلهم يرجعون جاروا هەیە تۆ
بەڵام ئەگەر تۆ بە نەسیحەت یان ببیرکردنەوە ڕۆژانە کە تۆ متابعی خۆت دەکەی ئێمە هەندێک شتەی حسابی بۆ ناکەین بۆیە ضرورە هەموو جارێک ابن قەیم فەرمێ پێشەوەی خەوی دانیشە دراسیکی ئەو ڕۆژت بکە چونکە جار وایە تۆ شتی وای حسابی بۆ ناکەی لای خوایرە زۆر گەورەیە یەکی لە سەلەفی ئەم ئومەتە لەسەر مەرگار زۆر ئەگریڵێن تۆ پیاوێکی زۆر ساڵحی خەڵک زۆر اقتیدای پێوە کردووی بۆ ئەگریت تاوان نەبینراوی تاوان بکەیت والله خوای پەروەردگار موفقی کردوون تاوان تەرکەم بەڵام لە یەکش دەترسم وبەدا لەهم من الله ما لم يكونوا يحتسبون جار وایە ئێمە حساب بۆ شتێک ناکەن ئەزانم جار وایە ئینسان قسەیەکە کاوێتە مایی قەتلێ تۆ جار وایە لە مەرجەکە دانیشتووی شخصێک ێژە نامەیەک بۆ کچەکەی هاتووە ێژە ئەو پیاوە ئەگەر غیرەتی هەبێ ئەوە قبوڵ ناکە ئەم کابرا عزت نەفسێک یەگرێ وەریەگرێ لەوە چێ و کچێ بکوژێ کێ سەبەبکاری ئەو قەتلە بوو قسەیەکی تۆ کە حسابت بۆ نەکرد ئێمە جار وا هەیە هەر ئەو مۆبایلە بەدەستمانەوەیە هەر ئەوە ئەیبین و ئەهێنینەوە لەوە چ لە مەقطعێکە تۆ گوێ لە قورآن بگری بەڵام ئەوەی دووهەم تووشی نەزەرێکت بکە تۆ هەر ڕۆی بەبێ بەرنامە تۆ دەستکاری ئەم جیازانە هاکرێت کە تۆ مەجاالەوەی تا ئینسانی ئیسفادی لەکە بەڵام کاتی ئەمانە هەمووی بیری لێ بکەرەوە لەو چ حسابمان بۆ نەکرد بێ بۆیە یعنی ضرورە ئینسان ورد بێتەوە لە ژیانی بۆ قیامەتی خۆی من دنیایەکی کەمی کوتی بڕاومان هەیە هەر کەسە لێرە زۆر وردکار بێ لەگەڵ خۆیە حاسب وأنفسكم قبل أن تحاسبوا لەوێ کاری ئاسانە بێ بە ئیزنی خۆی پەروەردگار مامۆستا ئەمەوێ بپرسە تەوبە پەیوەندیە بڕیاری ذاتی کەسێکەوە هەیە بەڵێ تووبوا إلى الله باش لەو لاشەوە ئێمە ئیمانمان بەوەیە کاگەر مرۆڤەکان ئەبێت داوا بکەن یان خۆی گەورە هیدایەتیان نەدا کەسێک خۆی گەورە هیدایەتی نەدا ئەستەما ینی بتوانێت ڕێگەی ڕاست و دروست بدۆزێتەوە ئەمە چۆن هاوسەنگکەین ینی بۆچی لێرەیە ینی بڕیاری تەوبەکردن بڕیارێکی ذاتیە بەڵام لەو لاوە پەیوەندی بە هیدایەتی خۆی گەورەوە هەیە ئایا کەسێک ئەتوانێت تەوبە و ئیستیغفار بگەڕێتەوە بۆ لای خوا خۆی گەورە هیدایەتی نەدابێ یا تۆفیقی هیدایەتی خۆی لەگەڵان نەبێ ئەم هاوکێشەی چۆن هاوسەنگ بکەین چۆن تێبگەین لەمە ئەوەی یەک زەڕە شایستەی هیدایەت بێ خوا هیدایەتێت خۆی پەروەردگار کێ ئەخاتە جەهەنەم و کێ هیدایەت نادا خەڵکانی خۆی پەروەردگار باسییانەکان لە قورئان فەرمێ وەلەو ڕودوو لەعادوا لما نهوا عنه ئەچنە ئەو دنیا بیان گەڕێنە ئەم دنیا چنە سەر تاوان خۆیان زۆر تاالبن هەموو ڕێگەکان خۆی پەروەردگار فەرمێت سأصرف عن آياتي الذين يتكبرون في الأرض بغير الحق وإن يروا كل آية لا يؤمنوا بها وإن يروا سبيل الرشد لا يتخذوه سبيلا وإن يروا سبيل الغي يتخذوه سبيلا خەڵکێک کە خۆی پەروەردگار هەموو ئاەتەکان ببینێ بەڕوون و ئاشکرا ئیمانی پێ نایەنێ خەڵکێک هەیە نایەوێت چاک بێ ئێمە ئێستا خۆی پەروەردگار حتى باسی فیرعون بۆمان فەرمێ وجحدوا بها واستيقنتها أنفسهم ظلما وعدوان لە ناخیانە یەقینیان هەبووە یان خۆی پەروەردگار باسی ئەوانە کە جیادی پێغەمبەری خۆیان کرد فەرمێت فإنهم لا يكذبونك ئەوانە تۆ بە درۆزن نازانن ئەوانە ئەزانن تۆ حەقی ولكن الظالمين بآيات الله يجحدون جحد چییە الإنكار بعد المعرفة دوای چاک ئەوەی کە چاک ئەزانی و ئینکارێک یان ئەهل الكتاب الذين آتيناهم الكتاب يعرفونه كما يعرفون أبناءهم هەموو کەسێک خۆی پەروەردگار تووشی ضەلالی ناکە ضەلال کارێکە ئەمەی خۆی پەروەردگار هەر ئەوەیە کە ئەوان خۆیان تاالبی ئەمن خۆی پەروەردگار موفقیان ناکە ئەوەی کە تاالبی موفقی بێ خۆی گەر تۆفیقێت مامۆستا بە هەندێک باسی مەرجەکانی تەوبە بکەین جەنابەت فەرمووت کە تەوبەکردن مەرجی هەیە ئەو مەرجانە کامانە نەبێت چۆن تەوبە بکرێت ئەندە لە زانیان فەرموویانە سێ مەرج و هەندێکیان وتوانن 5 مەرج ئەوانەی کە بتوانە با پێنجەکە باسکەین بەڵێ یەکەم وتانە مەرجەکە مەرجی ئیخلاسی تابێ ئەو تەوبێ بۆ خوابێ نەک لەبەر ئەوەی کە لە ناو خەڵکا سومعەتم شکاوە حەزەکەم یاعلانی تەوبەیە بکەم و تەوبە بکەم واز لە کردارەکان بێن بۆی سومعەم بێنمەوە و ناوێکم دەرکەم و بڵێن پیاوێکی چاکۆمانە چونکە ئەمە بۆ خوا بوون نییە خوا نایەوێ ئەمە بۆ خەڵک خۆت چاکەی خوا نایەوێ یعنی نایەوێ معنای چییە لێت وەرناگری ئەمە یەک ئەو تەوبەت گەڕانەوەت بۆ ئیخلاسی تابێ دووهەم نەدەمی هەبێ نەدەم تۆ
وەکو لە فەرموودەکە هاتووە تەوبە نەدەم تەوبەیە تەوبە پەشیمان بوونەوەیە پەشیمان بوویتە لەو کردارە لە ناخی دڵۆ پەشیمان بیلێ سێم الإقلاع وازی لێهێنان تەرکیکەی کە من ئەڵێم غیبەتم تەرکردو بۆ نمونە تەوبەی لێ یەکەم فەرەزم هەر ڕۆژە مناسبەیەکم بە بێتەوە تەوبە غیبەتەکە بکەمەوە ئەمە وازم لێ نەهێناوە من هەر مناسبەیەک بێ بوویکەمە وازم لێ نەهێناوە کە وازم لێ هێنا وازی لێ بێنم سێم مەرجی سێم العزم على ألا تعود عزمت هەبێ لەسەرەوەی بڕیاری ناخی دڵت هەبێ کە نەگەڕێتەوە سەر و تاوانە جا لە زانیان لێرات شتێکی دقیق ئەڵێن کە فەرموویانە عزمت هەبێ لە یەکلابی کە نەگەڕێتەوە سەرم تاوانە نانوتە شەرتەکەیەوەی ئەلا تعود مەرجی تەوبە ئەوە نییە کە نەگەڕێیتەوە چونکە جاوایە هەمان تاوان جاروایە شەیتانەت خەڵەتێنەوە گەڕێیتەوە مەرجەکەی لە ناختە صادق بی بڕیار بدێ من جارێکی تر بە هیچ شێوازێک ناگەڕێمەوە بەڵام ئەگەر دوایی لە غەفڵەتێکە تووشی هەمان تاوان بووی تەوبە یەکەمت هەر سەحیحە بۆ خۆی بەپاکی ماوەتەوە بەس بۆ ئەم تاوانە تازە پێویست بە تەوبەیەکی تازەیە ئەنجا ئاخر مەرجیشی لە وەختی تەوبەکەی ئیمکانی قبولی هەبێ وەختی تەوبە بێ دوو وەخت کاتێکمان هەیە کە تەوبەی تیاوەرنەگیری دوو کاتمان هەیە بڵێ کاتێکی عامە کاتێکی خاصە کاتە عامەکە ئەوەیە کە تطلع الشمس من مغربها لغروب وبابلين لخوراوا ان كاتي كخور بعكس اتجاه دركوتو لخوراوا وخور دركوت كما قيامتي ترتاو قيامتي قوردي يتم مجالي تو بنامين اما عامه كات خاصه كش اويك لسلمرك بقعد غرغر وبزاني مال لحظات اخيره مردنتها لحظات اخيره مردن هناسكاني اخيره مردن اما توبه قبول وليست التوبه فبالغافل إنما التوبة على الله للذين يعملون السوء بجهالة ثم يتوبون من قريب أو أخفى برقاليان خوش بها وليست التوبة للذين يعملون السيئات حتى إذا حضر أحدهم الموت قال إني تبت الآن أو ورناجري بلام أما خلص غلط لي حالي النبي كبرا شنجار برسال كراوة وتانا بون منا لزانيان برسال كراوة وتانا كيك أمري عدامي بودرتشي یان شخصێک پێ وتراوە کاکە تۆ سەرەتان تێ دوو مانگی تر ئەمری سێ مانگی تر ئەمری مانگێکی تر ئەمری دەرەجەکەی تۆ زۆر خەتەرەمان ئایا ئەمە ئەوەیە کە بڵێ هێنە نەخێر ئەمە غەرغەرە نییە لە حەزاتی ئەخیر نییە احتمال ئەو سەرەتانە کە وانە بێ خوای گەورە شیفایدا بە دوعایەکی بێ بە وەکو چەندها جار بینیمانە خەڵک پیان و تۆ ئەمریت و حاڵی وایە چەند مایەکت ماوە چەند ساڵێکت ماوە بۆ نمونە یان ئەمری عیدانی وێ دەرچوو خوای پەروەردگار ئەسڵ هەر وڵاتی لە ناودا وڵاتێکی تری هێناوە کابرا وەکو لە سووریا بینیمان ئێمە کەواتە غەرغەرەوە نیە چونکە خەڵکی وا هەیە خەڵک مەیئوسەکە لە ڕەحمی خوای پەروەردگار ئەوژە کاکە تۆ تەوبەت نەکرد حتا وەکو وتیان نەخۆشیێکی خەتەرتە یان تا ئەمری عیدامت دەرچوو ئەمە تاوانێکی زۆر گەورەیە خەڵک قانت کرد لە ڕەحمی خوای پەروەردگار خوای پەروەردگار بەڕەحمە حتا لە فەرمودەکانە کە باسی خۆش ینی فەرەحی خوای پەروەردگارەکە بۆ تەوبەی عەبدەکەی ئەڵێ الله أفرح بتوبة عبده أو كما قال ليك خوای پەروەردگار فەرەحی زیاترە بۆ تەوبەی عەبدێکی لەیەکێکە بەرەو دەشت و سەحرایەک ڕۆشتووە وەکو لە حەدیث صحیحەکان هاتووە هەموو خواردن دمەنە و سەحرایانە ڕێگەی هاتووشوی خەڵک زۆر نەبووە خواردن هەموو شتێک لەسەر ئەو هوشترێ بۆ نەو باریکە هەی بۆ مەسەلەن نەختێ پاڵ کەوتۆ دوای هەڵسا تەماشا هیچ نەماوە گەڕاوە ئەم لا ئەو لا تووشی هیلاکی و ماندوو بوون و برسینەتی و بووە بارەکەی نەدۆزن یەسی هاوردووە کە ئەمرێ کە گەڕاوە تۆ یان خەوتی ینی گەڕاوەتە تەماشاکە یان خەوی لێکەوتووە هەستاوە تەماشاکە بارەکەی هەر هەمووی بە کاملی لە بەردەستێتی پشتەکە هاتووەتەوە ئەو ئەڵێن لە خۆشیە حەدیثەکە فەرمی لە خۆشیە وتی اللهم أنت عبدي وأنا ربك يعني غەڵەتی کرد ئەمە چەندێ پێی خۆشە کە ژیانی بگەڕێت خوای پەروەردگار لە فەرحی ئەو عەبدە زیاتر پێی خۆشە عەبدەکەی بگەڕێتەوە بۆی نابێ ئێمە خەڵک مەیئوسکەین لەوەی کە خەڵکی وا هەیە بە تعلیقێک و تەماشای خەڵکەکە کە تۆ یان ئیستهزاء بە خەڵکەکە کات تۆ نەگەڕێیتۆ تاوەکو کەوتیتە ئەوەی کە ئەمری عیدامیان وەزع شتێک بۆیە غەیری ئەم بە کورتیە و پێیان بەنجەیە ئیخلاست هەبێ بۆ خوا بێت گەڕانەوەکەت پەشیمان بی وازی لێبێنی بڕیار بێ جارێت نەگەڕێیتەوە بەڵام وتمان ئەگەر شەیتان خەڵەتانی کە گەڕایەوە جارێکی تر ئەمە حەدیثێکمان هەیە گەر ئیجازە هەبێ مامۆساییان حديث قدسي صحيح البخاري ومسلم هاتو دو لفظ جواز خوي پردا باسی عبدێکە کە ئەڵێ ئەذنب عبدي ذنبا تاوانێکی کرد
دوای وتم دی خۆی پەروەردگارم تاوانێکم کردە لێم خۆش بە فعلم أن له ربا يغفر الذنب ئەم عەبدەم زانی کە پەروەردگارێکی لە تاوان خۆش بە ويأخذ بالذنب توانێ عقوبەشی بدا لەسەر ئەو تاوانە داوای لێ خۆشبوونی کرد خۆی پەروەردگار لێ خۆشە بێ دوای فەمەکەثە ماوەیەکی پێچوو هەمووتی خۆی پەروەردگار تاوانم کردووە ئەڵێت فعلم أن له ربا يغفر الذنب ويأخذ بالذنب خۆی پەروەردگار هەم لێ خۆشە بێ ماوەیەکی تری پێچوو خۆی پەروەردگار لێ خۆشە بێ ئەوە لە کۆتایی حەدیثەکە فەرمێت اعمل ما شئت چی ئەەکەی بیکە خوا لێت خۆش بووە ئەمە من غفرت لعبدي فليعمل ما يشاء چی ئەکە با بیکە لێ خۆش بوو چی ئەکە با بیکە عولەما تەفسیران کردووە ئەم عەبدە هەموو جارێ بە مەرجەکانی تەوبە هەڵساوە بڕیاری داوە جارێکی تر نێت سەر ئەم تاوانە بەڵام شەیتان خاڵەتان دەمێ ئێمە بەشەرین جار وایە بڕیاری داوە لە مێشکی خۆی تەسەووری نەکردوێت جارێکی تر بە هیچ شێوازێک و صادق بۆ لەو بڕیارە بەڵام شەیتان خەڵەتانیەتی غەفڵەتی کردبووە لە تووڕەبوونێکە لە شتێکە لە حاڵەتێکە تووشی هەمان تاوانویان تاوانێکی تری کردووە تەوبەیەکی ترەکە ئەو تەوبانی تری نەسڕاوەتەوە هەموو جارە مادام پیشەی ئەوە بێ کە بگەڕ بە بەردەوام تاوانی کرد تەوبە بکە خۆی پەروەردگار لێی خۆشە بێ و ئەمە خاڵێکی زۆر گرنگی شەی لێرە و ئەزانم حەسەنی بەسری هاتم وەلای وتی وەڵاهی من کابرای کاوتی وەڵاهی من لە ڕوو نایەتەوە ئەمەنە تەوبەم کردووە و پەشی تووشی هەڵەبووم و هەم تەوبەم کردو تاوانم کردو هەم تەوبەم کردووە و تاوانم کردووە لە ڕووم نایە حتا لە نەفسیشمە پێم وەڵی تاکە عیب ناکەی لە خۆی تۆ هەموو تەوبە ئیچێکمانە وتی ئاوە شەیتانە ئیش شەیتانی ئیشی ئەمەیە تووشی یەسکە تا قیامەت تەوبەت کرد تاوانەکە تەوبەی لێ بکە لە بەردەوام مادام تۆ ئەو مەرجانەت هەیە فەرمووە من خۆم پرسیاری زۆرم هەیە دەمنیە من بەڕێزانە شەروە ئێستا تۆزەشتر دێمە خزمەتان بەڵام با من پرسیارە وردەکانی خۆ بکەم پێویستەکە مەرج ئیعلان بکرێ کە من گەڕاومەتەوە تۆبەم کردو لە گوناهەکان و خەڵکی بیزانە وەڵاو شتێکی زۆر گرنگە مامۆستاگیان تاوانەکان دوو جۆر بەڵێ تاوانێک هەیە من بەهۆی منەوە خەڵکێک تاوانی فیکریە بەڵێ بە نزانیان فەرمانە بیدعایەکە بۆ نمونە تەسەوورێکی خراپە من بەڵاوم کردوێتەوە هەندێک شتەیە کە بەهۆی من خەڵکێک گومڕا بووە وەڵعیاذ بالله کە تۆ پەشیمانی بیتەوە یاعلانێکی کاک من ئەوە غەڵەتم کردو لەو شتانە ئەو من پەشیمانم تەبەڕای خۆتی لێکی ئەو تەوبانە بێعلان کرێ ئەمما باقی شتەکانی تر تۆ شتێک بینی خۆت خۆی پەروەردگار و هیچ کاریگەریەکی خراپی لەسەر خەڵک نییە تۆ مەرج نییە تەوبەکەت ئیعلانکەی ئەسڵەن باش نییە تاوانەکەت باسکەی ئینسان خەڵکی وا هەیە تاوانی کردو لە کاتی جەهالەتیە لە کاتی یانی دێنای خەڵک باسیەکە دوای الحەمدڵا خوای گەورە هیدایەت من وام کردوام کردم شتێکی خراپە جەهری بێ مەکە ئینسان خۆی پەروەردگار لە هەموو کەسێ خۆشە بێ ئەوانە نەبێت کە جەهر هیوایە تاوانێکەکە دی ئاشکرایەکە نە حتى پێغەمبەری خوا سەب ئەو شخصی کە هاتووتی زینام کرد پێغەمبەر ڕووی گۆڕی یعنی زانایانە فەرمون یعنی حتا ئینسان ئەگەر تووشی زینایەک بوو واجب نییە بچێت بە دەوڵەتی ئیسلامی ئەگەر حکمی ئیسلامیش بوو بێژە جەڵدەم لێدەن واجب نییە لەسەری بین و خۆی پەروەردگار تەوبە کرد تەواو واجب نییە لەسەری مامۆستاگیان هەندێک تاوان هەیە بەرامبەر بە حەقی خەڵکی ترە بەڵێ هەندێکیش ئەوە بەرامبەر بە خوای گەورەیەتی لە تەوبەکردن گەڕانەوەیە هەمووی لەسەر لا دەچێت ئەوەی پەیوەندی بە خەڵکی دیکە و حەقی خەڵکی دیکەشەوە هەیە وەڵام من زۆر سوپاسی مامۆستا عەباسەکەم چونکە هەندی شتی باشم لە بیرێت وەڵام ئەمێنێتە سەر ئەو شتە ئەو مەرجانی باسم کرد هەندێک لە زانایانە فەرمون مەرجی شەشەمیشمان هەیە ئەوەیە کە حەقی خەڵک ئەوەن کە من باسم بەس حەقی بینی خۆت خۆی پەروەردگار جا من سوپاس دەکەم سەر پرسیارەکەت و خوای گەورە پاداش خێرت ئەو مەرجەی تەگەر حەقی خەڵک بوو حەقی خەڵک دوو جۆرە حەقی خەڵک سەبارەت باسکردنیەتی ئەمە حەقی خەڵکە یان خواردنی ماڵێتی ینی حەق و حقوقی مادی ئەو شتانەیە باسکردی من غەیبەتێکی شەخسێکم کردووە ئەم شەخصە من ناسم پیاوێکی سنگفراوانە عاقڵ و وەشیار و بە سەبر و بە حیلم ئەوانەیە ڕوون بڵێم کاکە من تاوانی کەوام کرد و غەیبەتی تۆم کردووە مەرجەکانی تر تۆ پەشیمان بوون و واز لێهێنان و بڕیاردانەوانەی کە بینی خۆم ئەو مەرجانم کردووە ئەم مەرجە زیادەشی هەیە ئەمە چم پێڵێ ئەڵێ من تاوانم کردو غەڵەتم کردووە بەرامبەر تۆ ناحەقێکم کردووە هەتم گرت مازاکی بۆی نەکەوێتە قیامەت وەکو حەدیثەکە فەرمێت لە قیامەتە دینار و درهەم نییە ئەو حەقانەی خەڵکی چاکەکان تەبن چاکەتیش نەما خراپەی ئەوە خرێت سرت خەتەرە یانی
ئەمە ئەڕێ بەلای بەڵام خەڵکی وهەیە پێی بڵێ مشکلە دروستە بێ تەفریقە دروستە بێ دژمنایەتی دروستە بێت وەچ بێت دژمنایەتی دوو شەخص دوو بنە ماڵە شت گەورە بێتەوە ئەمە شەرع زانایان فەرمایان بڵێ پێ مەڵێ ئەمە من پێ مەڵێ چ بە تۆتەوێت ئیسلاحی بکەیت تۆ لێرە مشکلەیەکی دروست کرد لەوەچێ دەرگای دەیان و سەدان غیبەت و بگرە شی تریش بکەیتەوە ئەمە پێی ناوترێن خەڵک ئەو شخصی کە لێ ئێترسی یان ئەمە چێک بینی خۆت و خۆی پڕگە تەوباکەی لە هەر شوێنە زوڵمت لێ کردو بچە ڕاستی کەرەوە لە هەر چ باسی سفەتە جوانەکانی بکە کە تۆ بەشکاندوتە بچۆ بەرز ینی ڕایگرەوە سفەتە جوانانەی و تۆ بۆکو بینی خۆی خۆت و خۆی پڕگای پێی ناڵی ئەمما ئەگەر حەقی خەڵکی بوو کە لە جار وایە هاتووەڵێ مەسەرەن من پارەیەکی فڵانم بردو بە نەحەق دزیەکم کردووە دوور لە مەجلس سوانێکی گوێ لەمانەوەمان بینن ئەمە زانیان ئەڵێن پارەکەی بۆ گەڕندەوە ئەو مەرجەکەی حەقەکەی بگەڕدەوە لێرەش مەوزوعێکی تر دروستی بێ زانیان باسییان کردو لەوڵای من لە ڕوون هەیە لە ڕوونایە بڵم من دزیم لێ کردووی لە ڕوونایە بێژم کاکەم لە تۆ شەریک بووین بە دزی وەشتم بردووە خیانەتم لێ کردووی زانیان فەرمونون مهمەوە نییە گرنگەوە نییە کە تۆ پێی بڵێ ینی خۆت ئاشکراکی مادام لە ڕوونایە مەجال هەیە لەگەڵ شخصێکی ثقە و عاقڵ و وردین و حەکیم کە ئیناسی بێژە کاکە من ئەو شتم کردووە ئەم مەبلەغە بگڕن ئەویش شخصی وایە ئەتوانێت مقدمە شت بۆ شدانێت و حەکیمانە شتەکان عیلاج بکە پێشەوە شخصی گوتێ دیکاکەم پارێکی کەوتۆتە لام پارەیەکیم بردووە ناحەقێکم بەرامبەری کردو ئەوە تانێ ئەو خۆی توانێت معالجێکە بەبێ ئەوەی تۆش لە وێنەی ینی لە سوورا بیوت و ناوت هەبێ ئەومانە مهمەوەیە حەقەکە بێ بگەڕێتە دووە ئەگەر پارەیەکی حرامیش بوو بۆ نمونە ڕیبایە شتێکە پارەیەکی حرامە پارێکی حرامە دەرد کردووە یان کابرا ناناسی تۆ دەڕای کابرا ناناسی کابرا کە نەتناسی کابرا ئەو کاتە تۆ خۆت ڕزگارەکەی لەو پارە خۆت ڕزگارەکەی لەو پارەیە کە دەرد کردە بە حرام خۆتی لێ ڕزگارەکەی زانیان لێرا مەسلەیە باسەکەن ئەگەر ئەم کابرا هەموو پارەکەی دەرکرد فەقیر بوو محتاجی پارە بوو ئەتوانێت لەو پارەیە وەکو چۆن فەقیر حسەی هەیە ئیدا بە فەقیر یان ئیدا بە مەصالحی عامی مسلمانە خۆی بەشێکی لێبە بۆی بژی وەکو فەقیرێک ئەوش ئیمامی نەوەوی فەرمێ بڵێ بۆی هەیە جزاک الله خێر دینە لای ئەم میوانە بەڕێزانە بزانین ئەوان بەخوای بەخشندۆ میرەبان من ناوم هەژیر کامی لە خوێندکاری بەشی یاسام مامۆستاگیان دەست خۆش بێ بەوتە بە نرخەکانە بخێر بێن پرسیارێکم هەیە ئەویش ئەوەیە ئەم دەرگای تەوبەیە ئەم خی گەورە کە صیفاتی ئەڕەحمان و ئەڕەحیمی هەیە نابێ ئەمە بیکەینە هۆکاری ئەوەی کە دایم تاوان بکەینیان کە ویسمان تاوانێ بکەین بڵێن کاکە خۆ تاوانەکە ئاکەین دوای خوا لێمان خۆش و دوای تەوباکەین ئەمە چۆن چۆنیە لەم کاتەیە چۆن تعامل لەگەڵم شتیا بکەین وڵی خۆی پەروەردگار کە ڕەحمان و ڕەحیمە خۆی پەروەردگار خەبیر و عەلیمیشە ناخی مرۆڤەکانە ناسێ ئێستا تێبینی کەن هەر قەومێک عەزابی بۆ دابەزی بێ 1001 جار استغفاری کردو خۆی پەروەردگار عەزابەکەی لەسەر جێبەجێ کردووە لە ناوی داوە إلا قوم يونس خير فرمين فلولا كانت قرية آمنت فنفعها إيمان إلا قوم يونس لما آمنوا كشفنا عنهم عذاب الخزي إلا قوم بوجي قوم يونس لنا وهم أو قومانيك عذابك دابزي لنا وهر هميانا هميان تياشون إلا قوم يونس كتوبكي قبول بو توبي خلقك ترقبول نبو بو ثانيا فرمون خواهي پروردگار عليم قوم يونس صادق بو قوم يونس صادق بوون جامە فێڵێکی شێطانیش هەیە لێرە کە تۆ ئەڵێت تاوان بکە تا دوایی تەوبە بکە ئەم تعامل لەگەڵ خۆی پەروەردگار خراپە زۆر چونکە جاروا هەیە تۆ ناگەیتەوەی و مامۆستا عەباس لە بیدایەتە ئاماژەی پێکرد ناگەیتەوەی تەوبە بکەی تۆ نازانی چ وەختی ئەمری نازانین بەسەر ئەو تاوانەوە ئەمریان نامری دووهەمیش زانیان فەرموویانە لا تنظر إلى صغر المعصية حتى تاوانك بتشوف تماشاي بتشوكي تاوانا كمك وانظر إلى من عصيته تو بزانب تو مخالفي كيكي أم رجاي خرابة زور كتيش بو شوازا حيلأك للتعامل كل نقل خواي بردار جارواي نهجة تأمان جكي خالقي ترى أجر أماجي بيكم تاواني صغيرة شو وقت بيبقى كبيرة اگر پرسیارت ان شاء الله اگر من حەزەکەم دوای ئاماژەیەکی سەریعی پێ بکەم ئەگەر پرسیارشتان زۆر باش ان شاء الله لەبیرم هەمێنێ ان شاء الله فەرموو. السلام عليكم.
الله وبركاته. خوێندکاری بەشیەکی نێتوۆرک پێشەکەی سوپاسی بەرنامەکەدانەکەم وڵایی پرسیارم هەبوو بەڵام خۆتان ئاماژەتان پێکرد یەک پرسیارم لا دروست بوو ئەوەی کە لەسرە مەرگە ئەوەی لەسرە مەرگە یعنی بۆ کافرە و بۆ مسلمانیشە بۆ هەموو جۆرە مرۆڤەکانیان تەنها بۆ کافرەکە ئەوەی کە تۆبە بکە زانیانە فەرمونون بۆ هەموو هەردووکیانێت تۆ کافرێکی ئەوێ مسلمان بێ مسلمانێکەوێ لە تاوانێک تەوبە بکە لە حەزاتی مردن بۆ هەردووکیان قبول نیە بۆ هەردووکیان قبول نییە یعنی وەکو لە ئەو ئاەتە فەرمێت باسی لە حەزاتی مردنەکە لەم تەکن ئامانەت من قبل پێشتری ئیمانی نەبووە ئەو کەسبەت هی ئیمانیها خەیرا لە ئیمان لەو ئیماندارن ئەڵێ لەم تەکن ئامانەت من قبل ئەو بۆ کێ بۆ کەسانەیە کە ئیمانیان نەبووە ئەمە کەیتر لە ئیمانەکەیە ئەم ئیمانە هەندێک مخالفاتی هەبوو ئیماندارە هەندێک مخالفاتی بوو لە تەفسیری ئەو ئاەتە زانیان فەرموویانە هەردووکیان نەگرێتەوە جزاك الله خيرا بەڵێ شکی بەناوی خۆی بەخشندە میرەوان دەستخۆشی بەنامەکەتان لەگەڵ مامۆستای گیان بەخراتی مامۆستای بەڕێزی شەکەم من باوان محەممەد خوێندکاری کۆلێجی پزیشکی گشتی وڵای مامۆستا لە سەرەتای قسەکانتان جەنابتان فەرمووتان کەسێک کە گوناهی زۆری کردبێت و تەوبە بکات ئەگاتەوە بە پلەی پیاوچاکان و ساڵحین ئەمە چۆن ئەم شتە ڕوئایەت ئەم کە ینی ئەوەی کە مانع بۆ پیاوچاک نەبێت چییە تاوانەکانێتی کە لەم تاوانانی ڕزگاری بوو خۆی كلمة ولي يعني أولياء إخوة پروردگار لقرآن كوصفيان كردوا ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون صفة كان شيء الذين آمنوا وكانوا يتقون إيمان وتقوى إيمان بينا تقوى تبي تركي تاوانشتك خذ أميتوا ببا ولي إخوة پروردگار بويا فرمية ابن الشيخ الإسلام ابن تيمية فرميت من كان لله من كان مؤمنا تقيا من كان مؤمنا تقيا كان لله وليا هالكسي إيمان دار والتقوى به ولي خواي پروردگار يعني بربستك مانية لو بربستك مانية يعني سأ خلق وازان أولياء خواي پروردگار كومل الرجالات كنا وقت شون تشبيه نبي الله إن الله رجال الدين لا بابلين لا نصارى ومانا ومسيح كان بما ني معنا جالوا هي عبدك عوامك أو مسلمانانية لصد عالمك أو ترسو لخوا ترسانو أو خواناسيني لا أو هي أو معنى جواناني لا أو هي للصد كس لا يخوي خلقي شكلنا وداري شو معنا بويا من أجر أما جيكي سريع ويسي قرني بكم ويسي قرني كبيان وصل مدحي كردو الله خير التابعين ويسي القرني وكون دل العلماء بتصحيح دانا وكو الشيخ الباني والمويسي قرني كسني ناسي ولا منطقي خويا إمامي عمر همو جارك لسرقة في لي حاجة وستايت كستانتيانية لواني كل يمن ومعنا هاتن تا الله الرجل كان لقائك شخص يقول الله لا يما هي بس يار هنا لنا أسراويس لا يما كسنا ناسيو حتى أو شخص الله يبيم بإمام عمر موتوتم والله من جزار أو ناس بيعك وناس هادي من جزار برديتي أجرم بصعوبته هند قالته وين اللي قلاكم إمام عمر وتيك أجر جيشتي بي والله إمام عمر داوي أود لك هكذا دعاء خيري لبكي خوالم خوش به ليه أو بۆی باسەکە پێغەمبەری خۆسان چۆن باسی کردووە کە ئەگەڕێتەوە بۆ بێ ئەڵێ بە وەیسی قەرنی ئەڵێ وڵای تۆ حەدیث لەسەرە ئیمامی عومەر وای وتووە ئەڵێ ئێشتا دوعای خێر بۆ منیش بکە ئەڵێ بە دوو مەرج دوعای خێرت بۆ بکە یەکەم ئەکتم عەلەیه هادا ئەمە لە یەک کەس باسی نەکەی دووەمیش دیارە ئەم خەریکی ذکر و عیبادەت شت بۆ ئەوش مەشغوڵی کردو و بەردی لێگرتووە هەندە خەڵکەیە تەدەخلی زۆر شتەکەمانە گاڵتەی لەگەڵا کردو مەشغوڵی کردو تێدی مەرجی دووەمیشوی تۆ ئەس لە شتان نەبێت لەگەڵ مەیتەوە أنا قاعد أشتم فيها مكون بردم فيها مقرومانة طبعا ديار أو برادر أو بياوش وكشون لا يخمان يجي أمانة بلا كذباسي مك أمانة بباسي مك أروى ورده بلاو بوتو كبلاو بوتو أو شو نجي هلا كأروى لا يكلم واسمع حاجة كان أروى تيتر إمام عمر أيبينيا كإمام عمر أيبينيا برسالك على قافلة قلية أو شخص ما لقى الله إمام عمر عليه بركوية يجي بكوفات يجي بيشوف شخصك من عميق ونسون بوالي كوفة بهم فوش بلهم شخصية أو هاتوا عشان نعم به أحب أن أكون في غمار الناس أملنا وخلقها ونب فجروا هي ما خلقك عوام عن هي هندي سري هي بيني خوي پروردگار لخلقك إنه دار الزعناش كمغرورة بعلمك كمغرورة
معجبە بەوەی کە ناوی و شهرەت و وەزعشتی هەیە خۆی پڕگا سێری سڕ و نیهەنەکان و صدقی ئەو شخصاکە یعنی شرط نییە. جزاك الله فەرموو ئەگەر پرسیارێکتان نەبێت تۆ پرسیارت هەیە هەستاییە بەناوی خۆی گەورە و میهرەبان وەڵاو پرسیاری کە بۆم دروست بوو تەوبەکردن تەنیا بۆ بڕوادارانیان بۆ بێباوەڕێشە بە لە ڕەحمی خۆی پەروەردگارە بێباوەڕش حتما بێباوەڕ کە تەوبێ کرد خۆی پەروەردگارە فەرمێت والذين لا يدعون مع الله إلها آخر ولا لا يدعون مع الله إلها آخر كويتر من طواني بو كفر يعني ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق ولا يزنون ومن يفعل ذلك يلقى أثاما أنجا خوي بورغار باسي أنا فرميت يخلد فيه مهانة أنجا إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات خرابة كانشان هرهم وياك عبد شاكبوي همو خرابة كانش كعبد شاكبوي حتى إنها توا بيكاد ولاي بيغمري خاص صلى الله عليه وسلم أو راويك روايتك فرميت جاء شيخ بتمن كبير بس على شو هريم زور قورا قد سقط حاجبيه على عينيه معتمد على عصاه بينج وصي بيري جاء أفرميت يا رسول الله أجر كابرايك أرأيت رجل يعني عمل المعاصي كلها شيء معصيته كليتي أن جاء تأكيد يكات والله نيدا وبلا هيش معصيتك إلا فلا مالي داو خراب كاريزو الروايات كاتو فرميت أجر توانا كان توزيع كسر أرض لا وده أم كبرت توبي بوهيا تعوض فرمي هل أسلمت أو جواب ويتو آية مسلمان أبو تاكا وتي أشهد أن لا إله إلا الله وأنك رسول الله بيعوض بيفرم تفعل الخيرات شاكبك وتترك السيئات خرابة ترك كنت لكفر وهاتيمان خرابة ترك شاكمك يجعل الله همي خوي بريكا بخيرات خيرات كلهن همي أكاب خيرات فرمي يا رسول غدراتي وفجراتي أو هم خراب وتاوى نشتان فرمي همي جاء تذكر بقى الله أكبر فلا يزال يكبر حتى توارى يعني بويا خرابة كان خوي برجار أو كثي بيه التوبة وكا خوي بروردگار مجالي يعني مجالي التوبة درجة كيف فراوانة وخوي بروردگاريش وكو بندنية ولله المثل عليه يما جار واي هزار شاكا كي لقل شخصك يخرب اللي بينه لقايمه جاني خوي دلتك ميجويك بيخرب اصرته ميجويك لشاكا بلام خوي فرقار الدنيا يخربها كي او خرابها نشد وكا بشاكا حتى انساني كافر اگر شاكبك او شاكاني ككردويتي بهوي كفرك ورناجيري توبي كرد وانا حميد يسر ميزان حسناتي اما يك اگر توبي نكرد وشاكشي كردوه پاداشتي هي للدنيا بله بو قيامتنا بس للدنيا ريزة ذاتي خوي بروغار شاك يعني سمعتي ذاتي يعني صحتي ذاتي عافية ذاتي رزقي ذاتي جزاك الله خير بسرتي فهم السلام عليكم وبصا برسالكم هابو سوارد بو كساني ك سردمي كان بجاهلت بري كردوا ودوا توبه كان يعني نوجيان كردوا بروجونا بون يعني بيست وانا بقرنوا والله هو مسألة خلافية هي بين زانيان حزنا من الخميل لدم هندل زانيان رأي واني رأي أرجح كامي رأينا واني كنوجيان نكردوا زمن يكنوجيان نكردوا لا مجموعة لزانيان رأي وايا كافرة نوجنا كافرة العهد الذي بيننا وبينهم الصلاة فمن ترك فقد كفر والله كافر ومسلمان بوه وهندل زانيان تري شوتو أنا بقضاء ذاته بلام أو كمن بيستوما لجمعك لأهل علم الله أواني الرابردو توبي لك أو نايداته عندي كان أمان أرجح كردوه كنت مثلا 20 صالة 6 صالة نوجينا كردوه الله أو توبي لك هاتو نايقرد هندل العلماء ترجح كردوه ما مصيجان بوي بابا كمان ديسان قرين وسر القرآن عندك نموني توبة كردن القرآن هن خوي قربو من باسك تعرف جرينجن يعني شتي سرنج راكيشن وانو بندي قوريان تاعي چند نمونەیەکن پێم خۆشە مەسەلەن ئەوەی کە بەگرنگترینیانە زانی وەمونە تەوبەی ئادەمە هی بەنو ئیسرائیلە هی ئەو سێ کەسی زەمانی هەر نمونەیە کە جەنابەت پێت خۆشە بۆ ئێمەی باسکەی و کاریگەری هەیە خۆشێکێک لەو نمونانەمان بۆ باسکی والله هەمویان کاریگەریان هەیە بەڵام کە باسکەیەک سەر من بیرم بۆ لای ئەو سێ نەفەرە چوو کە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەڕۆشتن بۆ جیهاد نەڕۆشتن بۆ جیهاد هیچ عذرێکیشیان نەبوو
صحابێکی شناوتی نەخێترە ڕۆم و دوای ئەو ڕۆمە پیانە گەیمە ئەمانە وەرحاصل ئەوە وەجار نەخۆشت ئەمانە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەجری کردن ئەو هەجرێکی ئێستا باسەکرد لەبەر جیهادیان نەکرد و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قسەی لەگەڵان ناکردن هاتن سەلامیانەدا یان پێ وسلم زۆر لەگەڵیان نین نەبوو ئەمانە دوای کە تەوبەیان کرد خۆی پێغەمبەر على الثلاثة الذين خلفوا حتى إذا ضاقت عليهم الأرض بما رحبت يعني أمس هالأرض بفراماني تسقبوا لسنا وضاقت عليهم أنفسهم وظنوا أن لا ملجأ من الله إلا إليه هیچ شوێنێک نییە بگەڕێن و بڵای ئیلا بەلای خۆی پەروەردگار نەبێ ئەو زانایان فەرموویانە لەگەڵ هەر کەسێک تۆ مخالفەکەی لێ ڕاکەی بەس خۆی پەروەردگار کە مخالفەت کرد بەرەو لای خۆی پەروەردگار ڕاکەی ففروا إلى الله ئەمانە وایە لێ طبعاً ئەمانە چیان بۆ عەرز کرا جارێک و منافقەکان نەهاتن درۆ بکەن و مۆزوعەکە لای پێ وسلم وێنایەکی جوانی خۆیان پیشاندن بەس صادقان هیچ عوزرمانی پێغەمبەری خوا پاشان لەم فترەیە کە پێ وسلم هەجریانی کرد و قسەی لەگەڵا ناکردن عەرزی گەورە گەورەیان بۆ هات پلەپایە و ئەوانە لە بڵێن لە لای خەڵکانێکی قیاداتی کوفر و ئاواتان بۆکەن ئەوات بیستومانە کە ئەنە صاحبەکە جەفاک ئەوە ئێستا دووری لێگرتووانە بەڵام کە نامەکەی پێگەشت ڕانی قسە ناو تەنورێکە لێوتی ئەمەش مصیبەتێکی تر ئەمانە زۆر صادق بوون ئەنجا هەر وەکو شتێکیش بەداخەوە ئێستا هەندێک کەس لەبەر جیهاد هەجرەکرێ لەبەری جیهادەکە خەڵکێک هەیە مەسەڵەن شتەکەی عکس کردوتەوە هەجرێکە ئێژە وەڵا لەبەرەوەی کە لە کارێکی ئیسلامی و لە مەشروعێکی ئیسلامی و یان لە مؤیدە بۆ ئەهلی جیهاد و بۆ چێوانە ئەوەیش ینی تەگەشتنێکینە جا لێرە قەز چی بوو تەوبەیان کە تەوبەیان کرد خۆی پەروەردگار لیان خۆش بوو صدقی ئەمانە ڕازگوی ئەمانە بۆیە زانیانە فەرموون ئینسان ئەبێت تاوان بەکەم نەزانێ تاوانت بەکەم زانی بچووکیش بێ بە کەبیرە ئەو لێرە لۆچێ مناسبەی بێکە باسی زۆر باشە بینە سەرەوە بە پێنج تاوانی سەغیرە بێ بە کەبیرە تاوانی بچووکە بە گەورە تاوان چەندێک گەورە بوو بە تەوبە و بە پەشیمان بوونەوە بە حەستکردن بەوەی کە تۆ شتێکی گەورەت کردو و پەشیمانە بیتۆ لای خۆی پەروەردگار بچووکە بێت و نامێنێ بەڵام هەر کاتێک تاوانی سەغیرە سوک تەماشات کرد بێ بە کەبیرە تاوانی بچووک وتی چیم کردێکی شخص واژە چیم کرد کاکە خۆ نەزەرێک خۆ پیاوێکم نەخوشتووە تەماشایەک هیچم نەکردو شتێکی وانەیە کاکە جا خەڵکان چیەکە سوک تەماشات کرد کەم تەماشات کرد ئیکا بە کەبیرە چونکە وەکو ئیمامی وەزاعی فەرمێت لا تنظر إلى صغر المعصية وانظر إلى من عصيته تماشا ما كتوانك صغيرة بزن مخالفي كيت كردوه أما يك إصرار تهبو لسري بردوام بو لسري صغيرة شوي بيبقى كبير لا صغيرة مع الإصرار بلام لقل الاستغفار والتوبة أكو فرموديك هي أجر هنا ما جاي بكادي ابن حجر العسقلاني فرميت ما أصر من استغفر ولو عاد في اليوم 70 مرة عند العلماء قولي صحابي بيان بيغمري خاصة الله عليه وسلم هنا من بلام حديث ابن حجر العسقلاني تحسيني كردوه قالت إصراري نكردوه بردوام نبوة لسرتاوانيك كاستغفارك أو توبي لك ولو لرجك حتى جاب قررت دعوه طبعا ما بس ما نشيل ليرة أما بو ونيك للرج بيجي والله من تاوانك مقرمونا بمرجكان كبريار دين نقريته قصدي وياك بو يأسنيني للتوبة كردن المهم إصرار كردن بردوامون لسر صغيرة كابا كبيرة ضلت بيه خوش بيه وتاواني كردو كابا كبيرة شخصك تاواني كردو ضلي خوش أو تا هو إلا تاواني إنسان مسلمان ضلي زندوبه زور بشيمان به وبو كاتم خو كاتي كورتي براوة بو لذتي كم بو كردن من أو كاتك الرشد لذتك الرشد تاوانك بشمال بيه أم ضلي بيه خوش بيه فخري بيه وكا إكابة كبيرة فخري بيه وكا إكابة أمانة تاوان لا صغيرة يعني بيه مغرور به جواهر إنسان لما جلس بيه مغرور من عوام كرت من لو جنجي عوام كرت فخري بيه وكا بيه مغرور وضلي بيه خوش وأمانة أمانة تاواني صغيرة أكن بكبير هوالا كان بكي جيشتن ها هوالا كان بكي جيشتن لا هوالا كان كالتوبيان كرت طبعا لكوتاية خۆی بڕیاریان خۆش بوو لیان خۆش بوو ئەم لێ خۆش بوونە ئەو سەحابانە وتیان واللهی طبعا گەورەترین خۆشی بوو لایەنە
يعني تۆ تەسەوڕکە حتا دەشەوی ئەخیری ئەو دەشەوی ئەخیری خێزانەکانیشان لێ جیابووە نەک وەکو تەلاق ڕۆشتە ماڵی کەس و کاریان ئەمانە هەرچیان ئەو تەمانە هەر چۆن خۆی پرگالیان خۆش بێ و پاشان چۆن پیان سەلەم ڕازیکەن لەگەڵ ئەوەشە جارێکی وتیان جاری ینی ئەمە بوو بە دەرزێک ئەسحابی پیان سەلەم ئەم خاڵە زۆر گرنگە تووشی هەڵا ئەبوون ئەولیای خۆی پرگار مەرج نییە کە تاوان نەکە تووشی هەڵا ئەبێ بەڵام زۆر دەرز وەرەگرن لەو هەڵانێ ئیسەر لە ئوحودا کە تووشی ئەو هەڵابوون دوای و ئەسحاب زۆر پێی پێشکەوتن بەو تاوانە زۆر پێشکەوتن یعنی ئیتر زۆر هەوڕیاندا ئەمە بگرنەوە مامۆستا بەڕێز جەناب دامازت پێدار لەم چیرۆکەیە کە خۆی گەورە تۆبەکەیانی قبول کرد باش ئێمە ئێستا لەم سەردەمەیە چۆن هەست بکەین کە خۆی گەورە تۆبەکەی لێوەرگرتووی ثانيا فرمون لعلامة قبول توبة ولا علامة توبة صحيح أويا كلا دواي توبة كتشاك تربي تابش توبك يعني جاند بقرة جاند بقرة تو كتوبة كبر أما بقرة تقول أخوي بروردقار وجاري كتير أمج يعني بغفلات غفلت هي جاجار توشي أو تاوى نشد كاتوا والله تو أصل لجياني تو قران كاري بس هذه تو بيشتر بهوي بابلين أسيري دسي شهوات وأهواء ودنيا وواقع بأكدوي أم جارتو تسليمي خواي پروردگار خود تسليم كيدو بتاواتي قررتو لا توبيكي نصوح توبوا إلى الله يا ولدنا توبوا إلى الله توبة نصوحة نصوحة وتوبة كيتر توبة يجاري وازد توان وخراب كان يعني تو أبيب إنسان كيتر أبيب إنسان كيتر يعني أصل لجاني تو تقوى أبي أصل لجاني تو توان نكردن أبي أما الله هر عملك صالح كرت زول زنان فرمين هر عملك صالح كرت دواي وهست بانشراحي صدره مرتاحي ضلت اسو دبو بزان اخوي برد لي وري قلتوي تجاوي محاضره كليتو صدقه كي خير كي هستكي ضلت تو لو كسيك تشاكل بلان بريك تو اسو دتري تو اسو دتري امام او انشراحي لدواي عملك صالح كي والدليل لسر قبولي او تشاكبونوي لدواي او خرابانيكي اصلا او دليل لسر قبول بوني ان شاء الله واصلي شويه إنسان كتوبة كرد والدعاء كرد يقيني هبه بويك أخوة بلا جاي داغتو ادعوا الله وأنتم موقنون بالإجابة خۆی گەورە فەدەستان باتەوە جەنابی مامۆستا بەڕێز سپاس دەکەم دووبارە کە عەزیەتمان دای و تشتیتانی سپاس بۆ هاوکارە بەڕێزەکانم میوانە عەزیزەکان دووبارە بەخێر بن بینەرە عەزیزەکان سپاسی هاوکارانم ئەکەم کە عەزیەتمان لەگەڵدا کێشن هاوکارمانە بن گرنگی بە بەرنامەکە ئەدەن سپاس بۆ ئێوەش کە تام ساتانە لەگەڵمانەمێننەوە بەدڵ جێبۆ بەرنامەکەمانەگرن خۆی گەورە انشاءالله بیکاتە توێشوی قیامەتی هەموو لایەکمان تا دەرفەتێکی تر پەرمەتی خۆی گەورە پێتانەگەینەوە شاد و سەرکەوت و سەرفراز بن السلام علیکم ورحمة الله وبركاته